نیازش وەکو خۆ دوتر ئێرە چۆڵ ناکەی تا وەڵامێک وەرنێت داواکاریش چییە پەیامی سەرەکی چییە و تاکە ئێوە لێرە بەردەوام بەڵێ ئێمە ڕووسانیمان کە کۆبوونەوەی نوێ ئێمە لەسەر پۆستی سەرۆکایەتی هەریەم کە میلەتی کردۆ بە قوربانی پۆستەکەی ئێمە هاتوین لێرەوە داوای ئەوە ئاکەین لە نوێنەری حیزبەکان هاتوین لێرە داواکەین کە پەیامێکیان پێ بێن کە ئەمە دواتر دوا کۆبوونەوەیان بێ بۆ بگەن بە ئەنجامێکی یەکلاکەرەوە بۆی میلەتیش لەم نەهامەتی ڕزگاری بێ هاتوین ئێمە داوا لێرە داوای لە قووت و داوا و پارەی خۆمانەکەن کە 4 مانگە موچەخۆران دینارێکیان وەرنەگرتووە موچیان پێنایە سەرڕای ئەوەش پۆلیسیان هێناوە پۆلیسی چالاکیە مەدەنیەکان کە بەرپرسیانەیە مقدەمە ئەڵێ لێیان بن دووریان خەنەوە شایەتی ئەوە کە خۆم 4 داری چالاکیە مەدەنیەکانم خوا و 3 جا دارکارەبای لێم بەرپرسە مقدەمەکان بە منە لێ وس ئەجنات چەقۆشێن لێرە چەقۆتان لێیەن باش ئێوە بۆچی ئێتانێ هەوڵ بن بڕۆنە پێشەوە بڕۆنە بەردەم هەوڵی کۆبوونەوەکە ئایوە نیازتانەوەی گاندنی پامێکە یانەتانەوەی لە ژوورەوە توندوتیژێک ئەنجام بن یا هیچ شتێکە بەڕسم ئێمە سەر لە بەیانی کە هاتین وتمان لەگەڵ داخڵبوونی نوێرەرەکانە ئێمە پەیامی خۆمانیان بە شێوازێکی ئەمنی و مەدەنیانە پێ بگەێنین بەڵام ئەوان دیار بوو هیچ حسابێکیان بۆ ئێمە نەکردبوو هیچ گویان بە ئێمە نایابوو نوێنەری پارتی هاتبوو کە بەرپرسی یەکەمە لە قەیرانەکان لە دەرگای پشتەوە کە ئەنەما قینەکەی کاڵێ وەکو پشی لە مشکەکان لە ئێمە کردو ئەوان وەک پشی لەگەڵ دیوە مشکەکە لەم دیوماوەتەوە تا ئێسش دیار نییە کە لە ژوورەوە خەریکی چین و داوای چی ئەکەن و لە چی بەرپرسیارەتی ئەکۆڵنەوە ئەوە نۆجارەوان کۆبوونەوەیان کردو بە پێ ئەنجام بەبێ ئەوەی هیچ داواکارێکی میلەتی تیابێ بەبێ ئەوەی هیچ لێپرسینەوەیکی 4 مانگ موچەی فەرمانبەران فرۆشتنی ئەم 4 مانگە نەوتە تا ئێستا لە کوێیە ئێمە داواکەین ئەوە بگا بە ئەنجامێک و بۆەوەی قوتی هاوڵاتیانیش لەم نەهامەتیە کە کراوە بە قوربانی پۆستەکەی کاک مەسعود بەرزانی بێتە دەرەوە لە ئێمە